بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێزان ئێمە مشاورەیەکمان کردووە دوو ڕێی هەیە ڕێیەک هەیە ئەڵێ ڕەت کرێتەوە مقتەرەحەکەی سەرۆکایەتی ڕێیەکیش هەیە ئەڵێ بگەینە حەلێکی وەسەطی ئێمە دەرفەتە دەینە کاک عەلی حەمەد ساڵح ئەو حەلە وەسەطیەمان بۆ عەرز بکا بۆی هەمومان پێکەوە تێیپەڕێنین و ببێتە بیرۆکە و پرۆژەی هەمومان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دابەشکردنی زەوی بەسەر هاوڵاتیانە لەسەر بنەمای مەترە واتە ئەو کەسەی 200 مەتر زەوی وەرەگرێ سوودمەندە بەڵام ئەو کەسەی 80 مەتری وەرگرتووە ئەگەر بە سوودمەند حەسابیکەی کەواتە 120 مەتر زەرەری کردووە پێمان وا بە یەکێ ئەگەر بە تەجاوزە بە حەقی خۆی 200 مەتری هەبوو کەواتە بووە بە خاوەنی وحدەیەکی سەکەنی خۆی کە ئەتوانێت تیا بژی بە شێوەیەکی شەرەفمەندانە بۆیە ئێمە 200 مەتر سابتکەین ئەوەی لە 200 مەتر کەمتری تەجاوز کردووە بە سوودمەند ئەژمار نەکرێ لەسەر بنەمای تەوزیعاتی زەوی بەسەر خەڵکە ئەوەی لە 200 مەتر بۆ سەرەوەی تەجاوز کردووە بە سوودمەند ئەژمار کرێ بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێزان واتە هەر کەسێ 201 مەتری تەجاوز کردبوو بە سوودمەند حسێبە 201 مەتر بە سوودمەند حسێبە 201 بەڵێ کەواتە سیاغەی فەقەرەکە بەو شێوەی لێدێ بڕگەیەک زیاد دەکرێت ئەو کەسەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە بە کەسی سوودمەند لە دەوڵەت دادەنرێ ئەگەر ڕووبەری زەویە زێدەڕۆکە لە 200 مەتر زیاتر بوو 201 سوودمەندە باشە بەڵێ چێ لەگەڵی بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر مەبدەئەکە قسەکراوە ئەندامانی بەڕێزی پەرلەمان قسەی خۆیانیان کردووە بەڵێ ئێستا سیاغەکە بەو شێوەیە هەرچ بەڵێ ئەوەش دەخەینە دەنگدان کاک عەلی مناقەشەی جانبی ناکەین ئەوەی یەکەم یاساکە وەکو خۆی خەینە دەنگدان 201 مەتر دەخەینە دەنگدان و ئەوەشی کە بە سوودمەند ئەژمار نەکرێ دەخەینە دەنگدان نقطەی نظامیە فەرم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پێشنیارەی بەڕێزتان کردان نە لیژنەی یاسایی تەرحی کردووە نە ڕێکەوتنی هەموو فراکسیۆنەکانە 200 مەتر تەجاوز بێت سوودمەند نەبێ بۆ 201 مەتر تەجاوز بێ و سوودمەند بێ بۆیە بەڕاستی تەجاوز بە مەتر ناپێورێ ئەمە مەبدەئێکە تۆ لە یاساکە دادناوە چەندی لەسەر تاپۆوەکەی لە شارەکان 200 لە قەزاکان چەنە یان چی ئەم پێوەرانە هەمووی عەکسە بێتەوە لێرە بۆیە بەڕاستیەوە عەدالەتی تیا ناچەسبێ من نەزانم خەمخۆری هەموو پەرلەمانتاران بۆ ئەوەیە کە خەڵک سوودمەند بێ بەڵام بەمە زەربە لە هەنێ مەبادیئی تری مادەکانی قانونەکە ئادەن کە خۆمان مەترمان تەحدید کردووە بۆیە پێوەەر چییە من ئەیکەم بە 198 مەتر ئەڵێم کاکە 2 مەترین بۆ لابن بە نەگاتە 201 و نامەوێ بەڵێ کاک تۆڕێ بوار بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەت دیارە پێوانەکردنی ئەوەی کە لەسەر بنەمای متر بێ بۆ ئەوەی کە ئایا بەڵێن بە سوودمەند یان بە سوودمەند ئەژمار نەکرێن پێم وایە هەڵەیەکی تایە باشتر وایە لەسەر بنەمای تەوزیعی جوگرافی بێ لە بیری نەکەن لە یاسایەکە تەنها ناو شارەکان ناتوە قەزا و ناحیەکانی شاتووە بۆیە ئەگەر بڵێ 200 مەتر واتە پێوەری پێوانەکردنی سوودمەندمەندن بە مەتر بێ ئەی بۆ قەزا و ناحیەکان کە 250 و 300 مەتر ڕێگەی پێدراوە بۆیە پێویستە بۆ ئەوەی یاسایەک دەرکەین تەفسیری جیاواز هەڵنەگرێ ئەبێ زۆر ڕوون و ڕەوا بێ حسابی قەزا و ناحیەکانیش بکەین سپاس بەڵێ کەیتر قسەکە بەڵێ کاکمەم فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە کاتێ یاسا دەرەکەین ئەبێ ڕەچاوی عەدالەتکەین یعنی لە ڕەچاوکردنی عەدالەتە بەرپرسیارەتی پیشەیی و قانونی و ئەخلاقی پەرلەمانتارە
من ئەوە بە جەنابتان بڵێم یعنی خەڵک هەیە لە سلێمانی یا لە هەولێر یا لە شارەکانی تر بە دوو کەس زەویەکی 160 متریان وەرگرتووە ئەم حاڵەتانە هەیە لە ناو قانونە یعنی یەکێک بە 90 متر یا بە 80 متر بە مستەفید حساب کرێ لە کاتێکدا 200 متر بە مستەفید حساب نەکرێ بۆیە ئەمە هەستەکەم ئیشکالێتێکی ئەم قانونی دروست دەکات بۆیە من پشتیوانی لە بۆچوونەکەی کاک سۆرانەکەم وە فعلا لە خەمخۆریەوە ئەوەی کاک عەلی تەرحی کردووە بۆیە داواکەم ئالێتێکی کە بدۆزرێتەوە لە ناو شارەکان جیاوازە و لە قەزاکان و ناحیە دوورە دەستەکان بۆیە میکانیزمێکی کە بدۆزرێتەوە بەم شێوەیە عەدالەت جێگیر نابێ و سپاس. بەڵێ سەرچنار خان دەرفەتان نەدەم بەسەر چاو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە تەحدیدی مەتر بکرێ بۆ تەجاوز يعني بەڕاستیەوە کارێکی دیسانەوە نایاساییە تۆ بە مەتر تەحدیدێت تەجاوز بکەیت کە 200 مەتر زیاتر بێ یان کەمتر بێت بەڵکوە بێ بگەڕێن بۆم چکە لە هیچ یاسایەکان نهاتووە ئەگەر 200 مەتر ئەگەر زیاتر بووە بە تەجاوز حسابە ئێمە بێت لەسەر ئەساسی مەبدەئێکی قانونی بابەتێکی تردا بنێ لەبەرەوە ئەو چارەسەرە بەم شێوازەم پێم وایە نایاساییەوە بێ چارەسەرێکی بەدیلی بۆ بدۆزرێتەوە. بەڵێ کاک عەباس فەرموو بەسەر چاو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مەسەلەی من دەمەوێت یعنی هەم ڕوونکردنەوەی لە بابەتە بدەم مەسەلەی 200 متر و 250 متر و 150 متر یعنی بە قانونە جیاوازەکانی شارەوانیەکان یعنی قانونێکەیە کە زەوی لە 200 متر دابەش دەکرا لە 200 متر زیاتر لە کاتی زەوی وەرگرتنی شەر کەسە 1 متری زیاتر وەربگرتایە بە نرخێکی زیاتر لەو حەقەی دەیدرایە ئەمە لایەک مەسەلەن لە قانونێکی تر هاتبوو 150 متر کردبووە 150 متر نرخی شارەوانیەکان بوو لەوە زیاتر هەرچەندێک بووە 200 متر بووە نرخێکی زیاتری لێ وەرگریا بۆ ئەم بابەتە لێرانەدا ئێمە نییە تەحدیدی زێدەڕۆیی بە 200 متر بکرێ لەم بابەتەیە ئەمە تەحدیدکردنی ئەم کەسەی کە خانوێکی لەسەر تاپۆ دەکەی وەکو هەموو قانونەکانی پێشتر کە شارەوانی تحديدي کردووە هەتا 200 متر لەبەرەوەی حالەتێکە حالەتی جیاجیا لە هەرێمی کوردستان هەیە کەالعادە بە سوودمەندی ئەژمار ناکرێ بەڵام ئەگەر کابراایەک توانی بێت خۆی کە دەرەی 201 متر زۆر بەدەگمەنە 201 متر یعنی مەقسەدی 300 متر و 400 متر و 500 متر ئەمە بە تاکید نە فەقیرە نە زێدەڕۆکارە ئەمە داگیرکارە لەبەرەوە بەڕاستی ئەمە لەوەوە هاتووە نەک لە قانونیش تایبەتەوە بۆیە هیوادارم ئەمە بەڕاستی کاراسانیەکە بۆ خەڵکی یعنی ڕێکەوتنێکە بۆی کراوە نە ئەمەی لە سەرۆکایەتی هەرێم هاتووە نە ئەم قسە جیاوازانە جێبەجێ بکرێت سوپاس دەکەم. بەڵێ کاکمەم فەرموون دوایی شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەست پێم و گەلای زەحمەت ئەم دێڕێنیشتێنەوە بێنە ڕێککەوتنێکی بۆ هەندێک بشێن خزمەتێکی پێشکەشی خەڵکی خوب بکەین ئەگەر لێرێ بریۆرە دیمۆیەکێکی بێ دەدۆن ڕەنگە ئەو دۆت پەروەری حکوومەت بێ تێدۆ نابێتن مە هەمیۆژی پێی بۆشە خزمەتەوە کەم دەرەومەت و هەژۆرێت وی وڵاتی بکەین بەرەندێ پرسیار ئەوە جنابێ هەوە دوێڕینشتێ دەوەکسەر و کۆتیە پەرلەمانی و ئەندامێن بەرەزێت پەرلەمانی ئەو دەسەڵات هەیە و بەرگایەکیش بەرگێت بەرنامە کاری یا ڕینشتنانی کە پۆش بێخن بوو ڕینشتنە بێت باشتر ڕێککەوتنی سەر بکەین و بگەینە تەفاهمەتی ئەو دەسەڵات هەیە ئەگەر هەبیتن برای من باشترە بۆندێ بشین سیغایەکی باشتر ڕێک و پەیتر پتر داد پەروەریتە دەبیتن چەسبینین بۆندێ خزمەتە خەڵکی خوب بکەین سپاس. بەڵێ شادی خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەپێی یاساکە لە شارەکان لە 200 متر زیاتر ئاماژەمان بەوە کردووە کە بە نرخی حەقیقی پێی دەفرۆشێ کاتێک ئێمە بڕگەیە زیاد بکەین وا ئەکات هەموو ئەو کەسانەی کە زەویەکانی کە زیادە ڕۆیان لەسەر کردووە لە 200 متر زیاتر بێ دەڵێ نامەوێت لەبەرەوەی کە پیر بە سوودمەند حساب نەکرێ و بێتە غێر مستەفید لە لای حکوومەت دواتر هەمان ئەو خاڵی کە کاکمەم ئاماژەی پێکرد ئێمە لە هەرێمی کوردستان ئەوانەی مستەفیدن بەشی هەرە زۆریان بە دوو کەس پارچەیەک زەویان وەرگرتووە 200 متر 180 متر و إلى آخره ئەمە یعنی جیاوازێکی زۆر دروست دەکات لە نێوانی ئەوانەی کە سوودمەند بوون لە حکوومەت و ئەوانەی کە ئێستا زیادە ڕۆیان کردووە و هەروەها دەرگا دەکاتەوە بۆ ئەوەی کەسانێکی زۆر بتوانن لە هەوڵی ئەوەدا بن کە بەناقانونی زەویەکانیان بە کەمتر لە 200 متر بخەمڵێنرێ و دواتر ئەوەی تری معالەجەی بۆ بکەن ئەو پارچە زەویانەی تر معالەجەی بۆ بکەن یاخود لە ڕووپێویەکانە کاریگەری ئەوە لە دروست ئەکات کە زیادە ڕەویەکان بەناقانونی کەمتر لە 200 متر بخەمڵێنرێ بۆی بەغێر مستەفید لە حکوومەت ئەژمار بکرێن کە ئەمەش پێم وایە خەلێکی گەورەترمان لەو بۆ دروست ئەکات کە چاوەڕوانیەکەین. سوپاس.
برای سرکو پارلمانی مدویتس وکاندام پارلمانک آخفنه که بکم بیتویت دانانا قاعده قانونی دان تیاسه که دا همچنان محتاجن کو عدالت برچاف ورگرین ام پتر محتاجی مبدأ عدلا يعني جبلي عدالة محتاجي عدلنا اف پرچا عردي افا کسی که هولاتیه کی خانیه که بتجاوز السر آوا کری عبرت ندایا اف خانیه بو بیت طاپو کرن وقتی هاتا طاپو کرن بو يبقى شاف عرض عام بو عرض دولتي بو كوات اگر سودمنت نبو يعني رجال كاديت بجبر كيا دابت مسابقات دابت بجار كادي بارچ عرض كي دي ورگرت الجلوي خلكي كنا ورگرتي وكو عدالة اجتماعي اتند دا اوه خاني اگر هولاتي اجبم من عرض دولتي جرتي مخاني آوا كري بو مطابو كر خلاص يعني زيت رجوه بوچ مستفيد نبم چنكي هو سازي حق خلكي كي دي تخم جبر هندي وكو عدالت و عدل ام محتاجين دينا بديت نامن كو اف كسي اف خانية بودي تطابو كرن مستفيد حساب فانا يبو مترانا بين سباس كاغرز قافن برای سروکی پارلمان پیم باشه او دوسیه رای کان یک بدوا یک بخینه دنگدانه با بو اوای که شی 200 متریجی چهار سر ببیتن که دیاره اگر سر و 200 متر بیتن اوان با مستفید حساب بکرن بلام اکریتن همان ریجاش بو قضا و ناحیه کانش دا بدریتن اگر لسر و 300 متر بینه لسر و 400 متر بیتن بمشی وازن یعنی هر متراژه که لسر و او 300 400 500 متر بیتن با مستفید حساب بکریتن زور سپاس بله زور سپاس بله بله که عبدالستار برای سروش پارلمان ولام پیشنهادێکم هەیە ئەگەر ئێمە طبعا دەزانم يعني هەموو لا بۆ ئەوەیە کە ئەو خەڵکەی تەجاوزی کردو زێدەڕۆیی کردووە مشکلەکەی بۆ حەڵکەین ئەگەر ئێمە نرخی ڕاستەقینە لەو خەڵکی وەربگرین ئەگەر نرخەکە ڕاستەقینەیە ئەمڕۆ ئێمە تەمە باسی سوودمەند و سوودمەند نەبوون هەر نەکرێ بۆ وەکو وایە کە تو پارچە عەرزێک بە کەسێک دەفرۆشی بە نرخی حەقیقی خۆی بۆ باسی سوودمەند بکرێ بۆچی باسی سوودمەند بوون بکرێ کە ئەم کەسە سوودمەند بووە هاتوین تەنها ئەوەندەیە ئەو کەسە پارچە عەرزێکی کڕیوە بە هەر نوعێک کراوە و تەجاوزکار لەوەی گەڕێین هەمومان دەزانین بەڵام ئەگەر ئەم نرخەی کە لێ وەردەگرین نرخێکی ڕاستەقینە بێ ئەمڕۆ ئێمە بەڕاستی هیچ کەس بە سوودمەند حساب نەکرێ بەو ڕێژەیە کە ئێمە دامانناوە بەو ینی پێوەرەی کە دامانناوە بۆ شار و بۆ قەزا بۆ ناحیەکان لەسەری بڕۆین و ئەمە کێشە کۆتایی پێدێت چونکە پێمان فرۆشتەوە و پێم ئەمە باشترین چارەسەر بسپاس بەڵێ ڕۆژە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە بڕگەی پێشوو باسی نرخی ڕاستەقینە ئاکات نرخی ڕاستەقینە لە هاوڵاتی وەربگیرێت و لەوەی کە زێدەڕۆکار وەربگیرێت و دواتر ئەوەی بنەمای خواست و خستنە ڕوو لا بدرێ و خۆشی بە بڕێک پارە کڕیبێتی و بە سوودمەندیش ئەژمار بکرێت پێم وایە ئەم بڕگەیە هەر زیاد نەکرێت و لا ببرێت سپاس
هەژارە